بەناوی خوای گەورە و میرەبان سڵاوتان لەبێ بیسەران و بینەران لە هەر جێگایەکان من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش با خزمەتی وەی عەزیز و خۆشەوی شادەبمەوە. خۆشەویستان ئەمڕۆ باسی دۆخی کارەبا دەکەین لە هەرێمی کوردستان با بزانین ناوڵاتیان چەندێک لەو کارەبایی کە پێیان دەدرێت ڕازین و ئایا ئەو پارەی کە لە مۆلیدەکان دێتەوە هاوڵاتیان بە زۆری دەزانن یاخود نرخەکەی گونجاوە. حکوومەتی عێراق بەرمیلێک گاز دەفرۆشێ بە 99,000 یاخود 100,000 بەڵام لە هەرێمی کوردستان دەتوێت بەرمیلێک گاز بکڕی بە 150,000 دینارە. نازانم لە ئێستادا بۆ جیاوازی هەیە، ئایا ناکرێ حکوومەتی هەرێمی کوردستانیش داعمی مۆلیدەکان بکات، پاڵپشتی مۆلیدەکان بکات بۆ ئەوەی نرخی ئەمپێری مۆلیدەکان کەمتر ببێتەوە ببێتە بارسوچی بۆ هاوڵاتیان، چونکە هەژاران ناتوانن بەو نرخە پارەی مۆلیدەکان بدەن. نرخی 1 ئەمپێر لە هەندێک شوێن 17,000 لە هەندێک شوێن 17,500 ئەگەر کەسێک 3 ئەمپێریە بێت بەڕاستی کە ئەو بڕەپارەی دەدا بۆ هاوڵاتیە زۆرە. جا داوا دەکەین حکوومەت ئەو بڕەپارەیە لە ڕێگەی مۆلیدەکانەوە کەم بکاتەوە بە پاڵپشتیکردنی مۆلیدەکان. من ئەمڕۆ لەسەر نرخی مۆلیدەکان، نرخی ئەمپێری مۆلیدەکان لەگەر بەشێک لە هاوڵاتیان دەدوێن با بزانم ئەوان لەسەر دۆخی کارەبا و لەسەر ئەو کارەبایی کە پێیان دەدرێ چی دەڵێن. ئێوەش بیسەر و بینەرمان بن. ئومێدێک نییە یعنی سێرەکەی ئێمە دراونێت لە دەست قەدەرەوە ئیتر نازانین قەدەرەکە بۆ شۆمان بە بەس ئەوەیە کابراتی نانەزیگەکە ئەکەین و ئەخۆین و هەڵەسین و بەعنی ئەو نازانی خوا ڕۆژی کردێتەوە ئیش ئەڕێن بۆ ئیش بە حیاتم دەنگم نەداینێ وەڵڵه نایدەم گورگ دوژمنی مەڕیە ئێمە مەڕین لە چاوەواناوان بوونە گورگ لێمان گورجی بنێرمەکن حیوانی وڵڵە یەکی نایەتەوە وڵایەوە من ئەوەندە بووم وەکو توڵی 5-6 ساڵ فام کردێتە لێن باشە بۆ هەتا ئێستەکانەوە عمرم گەیشتە 34 ساڵ نازەمیتری وەکو خۆت بکەی باشە خەتەوە نابی قەیران لەو کوردستانێ لەو عێراقی بە تایبەتی کوردستان هەر بریا بە کوردستانە بە قەبرستان بە من وێدەم بەچیە بێ بۆ کوردستانم وێدەمە بێ خەڵکی ئێستاەوە لێرە کاسبیەکە لێرە کاسبەکەی بۆ نابگوزارێ بچێتە دەرەوە وڵی دڵنیام ئێستا کە ڕێگە بە چەند کەسێکی دڵسۆز بدرێتن دەتوانن بە زووترین کات چارەسەری کارە باش بدرتن لە هەمان کاتیشە بەرپرساندن ئێمە کارەبامان زۆرە دەفرۆشینە وڵاتانی تر بانێکە و 22 هەوا خەڵک سەری لەو هاوچی شێ دەرناچێتن بەڕاستی. بابزانم دۆخی کارەبا چۆنە؟ کارەباتان باشە خراپە؟ کارەبامان کارەبا ڕێسی هەر نییە، ڕێسی نییە؟ ڕێسی هەر نییە و مۆلیدەش دێتەوە بەس کارەبای ئەمپێری مۆلیدەش زۆرە ماقول نییە ئەمپێری کارەبای مۆلیدەی 17,000 بی 17,000 زۆر نییە ئەو لە حکومەت بە چەند؟ باشە بۆ هاگرانە لەبەر چی؟ کرۆلا برێمچە خۆچی کاربە ڕێسی نەبی؟ کاربای ڕێسی نیە هیچ. باشە پارەی مۆلیدەکان چۆن بارزان بۆ خەڵک بێتەوە؟ وەڵا ئەزم تا دەست بی باشە بەس ماقول نییە 17,000 ئەمپێری کەم نییە دەوەرە 17,000 پێیاکە بەشی ماری مدار ناکە زۆر بەشی کارەبای بکە زۆرە هەر زۆر زۆریشە. باشە هەتا ئێستا بۆ نمونە ئەگەر پێ وایە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان پارە بدە یان گاز بداتە خاوەن مۆلیدەکان پێدوانە ئەمپێری لەسەر هاوڵاتیان کەمتر دەبێتەوە دەبێتە بارسوچی بۆیان؟ دەبتە بارسوچیان بەس وەچی نەیانداتێ تا ئێستا نییە ئەگە بیانداتێ باشە ئەم چکە ساحیب مۆلیدەکەی برادەرمە دەرێوە چی گازما بۆ نێنێ بەچە ئەمارزانی بکەین ئەگە حکوومەت گازیان بداتی هەرزان دەبی هەرزان دەبی زۆر زۆری شەرزان دەبی ئادیسۆن ماقول نییە 17,000 هێشتا 10,000 باشتر ئەمپێری بەس ماقول نییە 17,000 کاکە بەچ دەدرێ پێت وایە کارەبا باش دەبی؟ بەتەمای خۆی ئینشاڵڵا باش دەبی. سلام علیکم. عەلەیکوم ئەسسەلام وەڕەحمەت الله. ئێستا دۆخی کارەبا چۆنە؟ لە دۆخی کارەبا ڕازین؟ بەڕاستی باشە ئێستا کارەبا زیادی کردیە بەڵێ. ئەی نرخی مۆلیدەی ماڵان چەند ئەمپێری؟ وەڵا مۆلیدەی ماڵان گرانە بەڕاستی هەرێ وەڵا. ئەمپێری چەند دەیێتەوە بۆتان؟ وەڵا بە سەعاتە نازەم بە چییە ئەمپێری 16,000 11,000 شتێکی وایە 16 و 17 16 و 17 پێش 11 بوو دەبوو ئێستا زیادی کردیە ئەرێ وەڵا زیادکردنە لەسەر فەقیری بارگرانی نییە؟ ئەم بارگرانیە چۆن بارگران نییە بڵێ باشە کو هەرزان دەبی کو نرخەکەی دێتە خوارەوە ئەگەر ئەوانە ڕوونیان لۆ بچی مەبەست توێ گازیان بۆ گازیان لۆ بچیتن
زیاد طبعا دێتە خواریەوەکەی ئەوزە تا چەند پێویستە خاوەن مۆلدەکان تۆزێک ڕەچاوی باریدارە هاوڵاتیانیش لەبەرچاو بگرن بۆ ئێستا موچە نییە هاوکاری و ماڵانە بکەن بە پێی توانای خۆیان کە ناتوانن پارە بدەن وەڵی چەند لە مێژە پارێکی باش وەردەگرن دبا ئەو جارە ئەوانی یارمەتی خەڵکەکەی بدەن یارمەتی گەڕەکان بدەن ئەوان لەسەر حیسابی گەڕێکی لێژین با ئەو جارە ئەوانە یارمەتی گەڕەکی بدەن خاوەن مۆلدەکان پارەی باش وەردەگرن ئەدی تەعاان دیکو پارەی باش وەردەگرن پارەکەی بەگاز دەدەین وڵی حتمما هەر زیادێک هەر هەیە قازانجی لێ بکەن ئەگەر وە باە ئەوانیشی ئیش ناکەن ئەگەر قازانج نەکەن وە یان نا وەزعکە کووە والله بەتەمای خۆش انشاءالله باشە بی پێم بێ وەزعی کارەبای کووە کارەبا باشە خراپە والله کارەبا بەشە مۆلیدەکە باشترە مۆلیدەکە باشترە. ئەری والله ئەگە کارەبا مۆلیدە نەبی کارەبا نییە گەرمایە ها ئێستا نه ئێستا باشتر بووە طبعاً بەسشتان گەرمە تەموو سەر ئەدی زۆر باشە ئەو ماگەی پارەی مۆلیدەتدا چێ هاتوو پارەی مۆلیدەی نه هێشتا ناتیە نهاتیە باشە سەری پارەی مۆلیدەی گرانە هەرزانە والله گرانە گرانە بڵێ چەندە واللهی مندارە دەنەلانە کە بەرێ گرانە باشە کو هەرزان دەبی مام حاجی والله دەوڵەت ئەتوانی هەرزان حکوومەت توانی ینی چ بکاتن آخر ئەزانێت چۆن کۆمپانیای لەسەر مۆلیدیە لە عالەمی وەردەێت ئەگەر حکوومەت گازی بداتە خاوەن مۆلیدەکان ئەوانیش دەتوانێت فەرقەکەەوە تەبان فەرقەکە بەری ئەوە هەموو لەسەر حسابێ کۆمپانی لەسەر حسابێ مۆلیدیە ئەی دیکە لەسەر حسابی مۆلیدیە ئێجا هەمووی مشتەرەکە لەگەر پێ دوایە باش دەبی ڕۆژ بە ڕۆژ وڵات تەلە بەکەن لە ڕحمی خوای لە ڕحمی خوای وەزعەکە باش دەبی بارودۆخەکە باش ئللا بە ڕحمی خوای چاکەبی ئللا بەخوای ئللا بەخوای ئەدی ئەوەندیا تو دەیبینی کووە والله ئێستا ماروێرانیە ئێستا ماروێرانیە ماروێرانیە جاران باشتر بوو جاران تەمان جارە باشتر زۆر فەرقە هاوڕۆکەش ممکنە باشتر بی لە سبەی وهلیاتە لانی لۆ بازارەکە ڕاوەستا ملەتەکە ڕاوەستا ملەتەکە کابراگەن خۆش وێلانکە ناتوانانی بچتە دەختۆر علاجە خۆی بکەلانکە چی وەستی ها ظروفەکە هەمووی بەپارەیە بە معاشە ئەگەر معاشت نەبی ظروفت ناسوێڕێ حاجی مەحاشت هەیە معاشە تەقاوی تیمیە چەند مانگ جارێک وەردەگری وڵاو دوو مانگ گەیشتە ناتیە گەیشتە دوو مانگ ئەو گەیشتە دوو مانگ باشە هەموو ماجێ وەرگری فەرق ناکە ستاسد فەرقەکە لۆ ملەتەکە فەرقەکە لۆ بازار فەرقەکە لۆ دوکانە فەرقەکە لۆ ئەرزاق فەرق ئێستا کابرا ناتوانێت لان کە فەرقی ناتوانانی بێتە بازار حەلاگە تشتێکی بکڕێ لانەکە لۆ هەموو تشت توزارەیە چێ بەرپرسە لەو دۆخەی والله نازانین تۆزانی چی هەوە لە من مەپرسە ناوە مەپرسە لەوە گەڕین لێی گەڕێ لەوە لێ گەڕێ ئەمەش لێ دەگەڕین لێی گەڕێ لەو تشتەی گەڕێ ناچنی ناو سیاسێ باش دەبی باش دەبی بەخۆ ماروێران بوومەتەگە ئەو ماروێرانیەی ئەری وەڵڵا خوا لە بۆ داسان مەمنونێن چاوت ماچ ڕێز کارەبا چۆن دەبینی کارەبا باشە خراپە کارەبا بۆ باشی بڵێ باش نییە بەڵام چۆنە لە دەسەڵاتدارەکانی خۆمان حکوومەت پێم وابێ وا ڕێکەوتونە لەگەڵ مۆلیدەچەکانە کە وەختێک کە سەرمانگ دێت کاربا زۆر کەمەکەنەوە بۆی مۆلدە زۆر ئیش پێ بکات بۆی بارگرانەی بخەنە سەر ئەم ملەتە پارەی مۆلدە کابرا دێ بۆ پارەی مۆلدە ناچاری تۆ پارەی مۆلدە بدەیت بەڵام کە پارەی حکوومەت چەندێک بکەوێتە لاتەوە تۆ ناچار نیت کە ئیشت کەوتە دایرەوە ئەو کاتە کابرا مثلا حکوومەت پاری کارەباکەت لێسەر یان ڕۆی باگەر بە ئارۆزی خۆت بڕۆی پاری کارەباکە بدەیت بەس مۆلیدەکە ناچاری کابرا دێتە بەر دەرگات وەکو قەرز ئەبێ ئیلا پارەکەت لێ وەرگێ هەرەبێ بیدەیت ئەو سعرەی ئەو نرخەی کە لە پارەی مۆلیدە دێتەوە گرانیان پێرەکان نرخیان پێرەکان وڵی نازانم ئەگە گران بیان هەرزان بێ بەس لە بینی 14000 تاوەکو 17000 زۆر نیان فێری چۆن زۆر نییە بەڕوەڵاوانە زۆرە کابراتی بە حساب چۆنە لە
حساکە پارەی خوێنێک لێوەرەگەت ئەتێت کابرا دێتە بەردەرگات هەموو مانگە 50,000 60,000 یان 52,000 57,000 لێسنێ چۆن زۆر نییە ئەو بەرگرانی بۆ فەقیر چۆن هەروەڵا بەرگرانەیەکە ئەو پەڕی نەبێت کابرا گەر خوانە خواستاکە کرێکی بێت هەر پشتێشتی ئەگەر کە سەرمانگاتی تر ئەمە قورتاسیە ئەمە جلوبەرگی مناڵانە ئەمە پارەی مۆلیدەیە ئەمە پارەی تۆ هەر هیچ نەبێت 15,000 هەرێ بۆ ماڵەوە جێبێڵی ئەمە زۆرە عنی زۆر زۆرەکەوێت ئەوش کابرای دیش حاڵی وەزعەکەی وەزعی سیاسی و پارە هات و ها معاش هات و هانە ئێستا کابرای ئێستا من کابراکی کاسبم چاوم لە دەستی ئەوەی کابرا معاشەکەی وەرگری بێت 2 کیلو زەیتونیان 2 کیلو توشات بکرێت کەواتە گەموچە نەبی تاسی لە بازار توش دەکات زۆر زۆر یعنی بێڕادە جاری وایە ڕاوەستی نییە خواخوایەتە مشتریەک بێت پێشتر وا بوو پێشتر وانە بوونا من سەرەتا هاتم بۆم شارە وانە بوو باش بوو یعنی من لە 2010 ئەو ناوە هاتم زۆر حرەکە باش بوو بەس ئیتر ڕۆژ بە ڕۆژ هەستم پێم وڵێ ڕۆژ بە ڕۆژ خراپترە یعنی وای بینم هەست ئومێدێک نییە یعنی سێرەکەی ئێمە دراونێت دەست قەدەرەوە ئیتر نازانین قەدەرەکە بۆ شۆمان بە بەس ئەوەیە کابراتی نانەزگەکە ئەکەین و ئەخۆین و هەڵەسین و بەانی ئەو نازانی خوا ڕۆژی کردێتەوە و ئیش ئەڕێن بۆ ئیش ئیتر نازانی ئێوارە چی بەسەر دێ یعنی قەدەری سیاسی ئەم وڵاتە نەکرد کوردستان هەر عێراق بەعام سێرەکەی لە هەندێک پرۆپاگەندە بڵاو کرێتەوە سێرەکەی بەتەمای بەیانی نیت ئەوە 51,000 هێوارە هاتەوە 3 ئەمپێر چەند هاتووە شو 51 بوویتە ئەمپێری بوویتە 17 ئەوە چێ لێرە چ لە سوال لە عالم چ بەنگۆ دەکری ئەوە 30 ساڵ و تەواو کرد پێتان تەواو نەبوو پاڵ و کەرەکی سامانی عێراق شوم دەگەوە و دەرەچی ئەو خەتای چییە فیا بوو 100 بەرەکی ئەو شعرەدا ڕاستی چی دەکەین ئەوە ئاراستەی خۆمی دەکەم لۆ خۆم مەغدورم هێوارە هاتیە ئەوەندە قەرداری من تو چەرمانگە معاشی تەقاویتر نەدایە کود لە چێ لۆ بینم وەڵا بوویتە 17 ئەمپێری بوویتە 17,000 لۆ بوویتێ لۆ بوویتێ چەند مانگە موچە دووەرنەگرت چێ چەند مانگە وەرنە ئەو ڕۆچەندی نوۆیە ئەوە 2 مانگ و ئەوەندە ڕۆژەیە 22 معاشی دی تەقاویتیش لەکنە ئەویشت ئەو چێ بردی ئەمن گۆ دەزانین چ لۆمە بکەن ئەوەندەمان پێ بڵێن مادەی 140 چێ فرۆشتی لە چ دەوڵەتە چێ لۆمان بینەوە ئێرە مادەی 140مان دەوێت چی دیمان لەم گۆ ناوێ باسیوت گوتی کارەبا فرۆشرایە لۆ نازانی دیارە نووسە بووی خەول لێکەت بوو چەند ئەمن فرۆشتیتم چێ دایتە کەرکووک چێ دایتە مووسر کارەبای هەرێ فرۆشرایتەوان هەرێم چێ هەرێم چێ دوو عیز بۆ قەلاز خۆی شاڵە ناڵێ حکوومەتمان نایە حکوومەتی کوردیە پەرمانەکە بچم لە پەرلەمان شکاتت لێ بکەم لە چێ پەرلەمان بچم شکاتت لێ بکەم دوو ڕۆژ کە دەنگدان دی دەنگ دەدەی بەچی چێ بە حیاتم دەنگم نەداینێ وەڵڵاه نایدەم ناوەڵڵاهی دەمە دوژمنی گورگ دوژمنی مەڕیە ئێمە مەڕین لە چاوەواناوان بوونە گورگ لێمان بچم گورجی بنێرمەکن حیوانی وڵڵە یەکی نایەتەوە بەخێر چم خوا حافیزتە بەخێر بێ سوپاس سەلامەت بێ بازار کۆ پێم بدێ وای بازار باشەوە خراپە وەسەتە بە حکمی معاشەکە نیەتر خەڵکەش لە چی بهێنێ معاش تاخیر بوو دواکەوت کارگەی لەسەر بازار هەربەتە ئەکید ئەو 3-4 ڕۆژە معاش هات ئیشەکە تەواو فەرقی کرد ئای چۆن ئارێ وەڵا خەڵکە پاری پێ کاکە شتە کرد کە پاری پێ نەبێ بە چیوی کرد وایە پێم بڵێ دۆخی کارەبا چۆنە باشە خراپە بەخۆی کارەبا باشە بەس پارەکەی زۆرە مۆلیدە گرانە ڕیسی هەروەتر 20 ئەمپێرە ڕیسی مۆلیدەکەشەوە 2 ئەمپێر 32,000 هاتووەتەوە ئەمپێری 16,000 هاتووەتەوە کاکە فەقیر لە شوێ بیێنی 17,000 ئەمپێری 15 و 16 و 17 لەسە فەقیری بارگرانی نییە تاکید بارگرانی کابرا لێرە حەمباڵە لەبیانەکە تایارە 15-20,000 ئیشەکات یەک ئەمپێری کارەوە بە 17,000 بێ مەصرفە ماڵ و منداڵەوە مەکتەب هاتووە جلوبەرگە
هەموو شتێکە ئەمڕۆ لەناو خانی خۆتای کرێتی ئەوڕۆ خانی خۆش دەبیار کرێتی هەر وەڵاهی لە جاران کرێتی بووی لە ئیستا باشتر بوو یعنی زۆر وەزەکە بڵێم چۆنە یعنی باشە ئەگەر حکوومەت گاز داتە خاوەن مۆلدەکان پێدوانیە نرخەکەی هەرزانتر دەبی خۆی ئەو قسە هەر بە تاکید وایە فەلاحە دامی ناکە ساحب مۆلیدێ دامی ناکە گورە منم لێرە دامم ناکە هەر هیچ شتێک نییە کابرا ساحب مۆلیدەش ناحەقینێ لە بانێکەوە هەتا ئێوارە ڕێسی نییە من ماڵم لە دارەتوە 3-4 ساعت شەوان ڕێسی هەیە لە بانێک هەتا ئێوارێ مۆلیدێ ئێوە مۆلدێ بەسی شەکە خۆ بە ئاویش ناکە فقط بە گازی شەکە کابراش بۆی دەرناهێنێ دەبێت گرانیکە باشە من وەتەی بەبیرم دێوەتەی فام دەکەم هەر دەڵێن ئەو کارەبایە باش دەبی ئەتوو پێم بڵێ کەینێ باش دەبی وڵایەوە من ئەوەندە بووم وەکو توڵی 5-6 ساڵ بوومە فام کردە تەڵێن باشە بۆ هەتا ئێستەکانەوە عمرم گەیشتە 4 ساڵ نازەمیتری وەکو خۆ کەی باشە بێت تۆش نازانی کەی باش وەڵاهی دەبێت چاوەڕێکیت هەرە لێن باشە بێت باسی دۆخی کارەبا دەکەین بەگشتی دۆخی کارەبا باشە خراپە والله ئەگەر باسی کارەبای دەکەی کارەبا هەر نییە ئەوە یەک دووش حکوومەت دەبی ڕێوشوونەکدانی بەنسبەت نرخی کارەبای ئێستا لۆ نمونە ئەمە دوونێکە 17,000 ئەمپێرم دێ ینی 3 ئەمپێر 36,000 معقول نییە لەو دۆخی ئێستا نەموچە هەیە قەیران لە دوای قەیران لۆ نمونە ئاوە جارێک بنزینە جارێک کارەبایە جارێک ینی هەر جارێ بە شتێکی پێم بڵێ ئەو باردۆخە بۆ وای لێها لەبەرچی وڵاوە هەموو حکومە سەبەبە لەو دۆخی ئێستا ینی هەر جارێ بە شتێکی جارێک ئاوە جارێک بنزینە جارێک کارەبای ینی دەبی ڕێوشونەکی لۆ شتەیدانی یان بەنسبەت کارەبای نرخی 1 ئەمپێری لۆ نمونە 17,500 زۆرە لۆ چینی فەقیری زۆرە فەقیری زۆرە فەقیر ناتوانێت ئەوەندە بڕە پارەیە بداتن کو دەتوانێت لەسەر فەقیری هەرزان بکرێت وڵا دەبی ڕۆژشێنێکی دانێ بەنسبەت کار گازی بداتە خاوەن مۆلدەکان وڵا گازی بداتێ زۆر باشترە لۆ نموناگە گازەکەی بداتێ هەر ناکارەبایەکەمە لەسەر بارگەنانەکەمە لەسەر کەم دەبێت بەنسبەت کارەبای باشە من ئەمڕۆ پرسیارم کردووە یەک بەرمیل گاز لە حکوومەت عێراقی نەفتیش گران بووە بە 100,000 دینارە بەڵام لە هەرێم بە 150,000 لەبەرچی خۆ ئێمە لێک وڵاتەمە لۆ نمونە لەناو بەعری نەفتی دێژی بەعری نەفتی لەناو بەعری نەفتێنە بەرمیلی نەفتی بوویتە 180,000 معقولێشان ئێسەمە لە هاوینێنەوەیاننا هاوینی دەب خەمی زستانی ئایۆنیا خەمی ینی زستان دێتن دەبتە 200 سەرەوەی 200یش ئێستا هێشان هاوینە لە ناو هاوینێنە ئەوە بەرمیلی نەفتی بە 180,000 190,000 معقول نییە ینی ئەو قەیرانانە کەنجن کۆتایی دێ وەڵی قەیران لە دوای قەتەوە نابی قەیران لەو کوردستانێ لەو عێراقی بە تایبەتی کوردستان هەر بریا بە کوردستانە بە قەبرستان بەیە لەبەرسلەوە درت پڕە لەبەر وڵی درم زۆر پڕە کورە کا مەعاش کورە کا ئاو کا کارەبا هیچ نییە لە وڵاتی یعنی هەر زارێ قەیران دێ قەیران لە دوو قەیران قەت ساژ نابی نابی بەڕای من قەت سا نابی هەر زارێ قەیران لە دوو قەیران سەر دەداتن ئارێ وڵای قەت سا نابی ئومێدێک نییە یانی سێرەکەی ئێمە دراونێت لە دەست قەدەرەوە ئیتر نازانین قەدەرەکە بەو شۆمان بە بەس ئەوەیە کابراتی نانەزیەکە ئەکەین و ئەخۆین و هەڵەسین و بەعنی ئەو نازانی خوا ڕۆژی کردێتەوە ئیش ئەڕێن بۆ ئیش بە حیاتم دەنگم نەداینێ والله نایدەم گورگ دوژمنی مەڕیا ئێمە مەڕین لە چاوەواناوان بوونە گورگ لێمان گورجی بنێرمەکن حیوانی والله یەکی نایەتەوە وڵایەوە من ئەوەندە بووم وەکو توڵی 5-6 ساڵ بوومە فام کردە تەڵێن باشە بۆ هەتا ئێستەکانەوە عمرم گەیشتە 4 ساڵ نازەمیتری وەکو خۆ کەی باشە خەتەوە نابی قەیران لەو کوردستانێ لەو عێراقی بە تایبەتی کوردستان هەر بریا بە کوردستانە بە قەبرستان بەیە من وێدەم بەچیە بێ بۆ کوردستانم وێدەمە بێ خەڵکی ئێستاەوە لێرە کاسبیەکە لێرە کاسبەکەی بۆ ناگوزارێ بچێتە دەرەوەی وڵی دڵنیام ئێستا کە ڕێگە بە چەند کەسێکی دڵسۆز بدرێتن دەتوانن بە زووترین کات چارەسەری کارە باش بدرتن لە هەمان کاتیشە بەرپرسان دەرن ئێمە کارەبامان زۆرە دەفرۆشینە وڵاتانی تر بانێکەوە 22 هەوا خەڵک سەری لەو هاوچی شێ دەرناچێتن بەڕاستی
وای دۆخەکان بەتەواوی شەواندووە چونکە بۆ نمونە ئێستا 70,000 لەمان دەکات هەیە 4 ئەمپێرە هەیە 3 ئەمپێرە لە 70,000 زۆرە بۆم خەڵکە گەلک زۆرە کاتێک کەسان ێژار زۆرترن لە کەسانی زەنجین و دۆڵەمان ئەوە لەو بەڵێ بۆ فەقیر زۆرە چونکە فەقیر لەوانەیە ئەگەر هەبێ ڕۆژانە هەیە 15,000 کار بکە 10,000 کار بکە ڕۆژانەکەی ئەوەنەیە پیشەی کارەکەی ئەمانەیە بۆ ئەو ناتوانێت ینی بڵێم ئەوەندە دەرکە ماگانە زۆری لەسەر هەیە کاکە هەیە کرێچیە کرێ خانیە و کرێی ناوماڵە و مەسوفی ماڵە و کرێ ڕێسیە و ئەوانە هەموو ئەبێت بە خۆناغێ لە ژەن کە بۆ ئەو قورس بێت ئەو کەسە قورس بێت خۆ ئەلحەمدولێەوە خۆت ئەو بازاڕا بینی خەڵکی ئەوەنە فەقیری تێیە ئەوەنە دۆڵەمەندی تیان نیە بالامیانەوە دەست پێگەین چونکە لە هەموو شوێنێ وەگوتم لە هەموو شوێنێ هەیە فەقیر و دۆڵەمەندێکی لێە تۆ بڵێ لەسەر تاجێکی مەعەل نای بۆ سەر هەژاری وە لە هەژارێکیش ناچی بۆ سەر تاجێکی مەعەڵ بەڵام ئەوە گرینگە یعنی ئەو شتانە تۆزە لەباری دارایی خراپەکەن کێنێ و دۆخە باش دەبی کێنێ کارەبا باش دەبی وڵی بە من ئەو دۆخە هەر ئەوامێنێتەوە چونکە گەربیرت بێ 2021 وایان وت وتیان کارەبا باشە بێ یەک کارەبا ئەبێ ئەبێ بە یعنی فری یعنی کارباکە بێ بە فری بە نرخێکی ئەرزان زووتریش گوتیتیانەوە گەلە زووتریش گوتی ئەوە زووتر ژوایان وتوە بەڵام ئەم دۆخە باش نابێ ئەوە بێ قەت باش نابێ واتە خۆ کەرکک چەند لە ئێمەوە دوورە چەند لەمە دووە پڕ بە ساعت و نیوە بێ وایە هەرەوەنە دوورە بڕۆ تەمەشای کەرکووکە شەڕە لێرەش ئاوا خەڵک بەو هەژاری و بەتەمانە ئاوا چاکیکەن با بچین یەکەم جار کەرکڕ و بگرنەوە جا بێن ئێرە چاکن ئەو شتە دۆخە قەت ئاوا چاک نابێ دڵنیاش بێ تا 1000 ساڵی تر بڕۆ هەر ئاوا بێ ئەو دۆخە هەر ئاوایە بەتەمان نییە من وێدەم بەچیە بێ بەو کوردستانم وێدەمە بێ خەڵکی ئێرە ئێستاوە لێرە کاسبیەکە لێرە کاسبەکەی بۆ ناگوزارێ بێ بچێتە دەرەوەی وڵات یان ئەبێ بچێتە سلێمانی ئەبێ بچێتە بۆ لای کفری کەلار ئەبێ بچێتە کۆیە دەبێ بچێت شوێنەشتر کارکە لە وڵات خۆت خەریکە دەرە دەکەن هەر بە تەسکەری خۆشن ناناسرێەوە لە وڵاتە بڕۆ لە شوێنە لە هەم کام و دەستگایە هەیە بڕۆ خەڵکی بیانیان هێناوە سەرکارەکەیاندایەنن بۆ ناچم من برایکی خۆم بێنمە سەرکارەکەم بۆ ناچم خۆمان بە پارەی کەم یشێ ناکەوانە ئاخر بڵێ بۆ وانە ئەم قڵە ئەوەنە هەژارە گەرمن نییەم ڕۆژی باسی خۆم ناکەم بەڵام گەر کەسێ بێ بابێ ڕۆژی 10,000 کار بکە بە 10,000 کار بکە بزانە کارەکە بۆ تۆیانە بۆ کار ناکە قابلە خۆ گەنجەکە ئێمەش لەسەر پارە نەنووسووە وایە وڵی کەسی وامان تێدا ئێستا بڕۆ بە دوای بگەڕێ ئەگەر ڕۆژانە بە 5,000 کاری نەکرد بە من مەڵێ محەممەد برادری خۆت دەناسی بە 5,000 دەکە من برای خۆمە ناسم نەک برای خۆت بە 5,000 برای خۆم ینی کارەکە بۆ ئەوەندە ئیش ناکە بەڵام ئەگەر مەزبور بێت ناچارە بیکە چکە ئەو گەنجی ئێمە خۆمان لەسەر ڕاستێکی باش نین تاوەکو بڵین ئێمە وەک دەروی وڵات ئێمە ئەڵێن ئەبین بە وڵات بەڵام وڵی کورد بەو حیاتی ژیانە قەت نەبێ بە وڵات پێم بڵێ بە کورتی وەکو گەنجێک پێت وایە دۆخەکە چۆن باش دەبێت بەخوا دۆخەکە ئەوە باش نابێت چونکە سەراق ساگەم لێرەدا دۆخەکە تا چەند ساڵی تو دایانەی ئەوەندە داینی ئەگەر ئەم دۆخە باش بوو تۆ داینێ چونکە باش نابێت بە حیاتی دۆخی کوردستان ئەوە بێ قەت باش نابێت هەموو خۆخۆرن وەک ئەڵێ هەمووی خۆپەریستی خۆیەتی هەرکەسە بە دوای نەفسی خۆی کەوتووە لە ژیانە کە ئێمە شوێنێکین کوردستان هەرێمێکی گەورەیە دەبا بێ هەر یەکیان یەکیان بێتن بە ڕاستی و ڕەوانی دادوەر دەربکات قسە دەربکات لە خەڵکەکە هەموو خەڵکەکە پێکەوە بە هەرسانگەاندنی خۆیان بیکەن نەک وەڵسانگەرنی ئەوان دەبزانە ئەو دۆخە باشە بێنە بەڵام ئێمە هەموو بۆ نەفسی خۆمان ئاغارەدەین کەسمان نییە بۆ نەفسەوەکەی کەش وا بیرکەینەوە کە بەرامبەرەکەشمان بژەوەندی بەرامبەرەکەشمان بێ کەس بەرژەوەندی هەمووی بەرژەوەندی خۆیەوە کەس بەرژەوەندی بەرامبەرەکەی نیاوێت هیوادارم سەرکەوتوبی و ڕۆژە شێو دۆخە باش بێ ئەمڕۆ باسی دۆخی کارەبا دەکەین بە تایبەتی مۆلدا ئایا ئەو ئەمپێرانەی کە دەدرێت با وڵاتیان نرخی ئەمپێرەکان گران نییە بارگرانی نییە بۆ وڵاتیان پێشەچی بە خێراتتان دەکەم سەبارەت نرخی کارەبا هەر ئەوە نیە کە ئەمە کێشەی کارەبامان هەبێ کە بڵێ نرخەکەی گرانە هەموو نرخەکان گرانن سەرەڕای ئەوەی کەوا موچە و داهاتی خەڵکیش هەر نەماوە لەگەڵ ئەوەشدا کێشەی کارەبا یعنی چەندین ساڵە بۆ گرفتە خەڵک دەناڵێنێتن یعنی دەتوانین بڵێن لە پاش ڕاپەڕینە هەتاکو ئێستاکە ئێمە بەس وشەی کارەبامان لەسەر زاریە کارەبا هات کارەبا پڕ مۆی داهات مۆی دەنەما ماسی حیدەست دێ بڕۆ سرکێتی لێدەوە ئیتر ئەو پیشەمانە ینی کاتێکی زۆرەمە بووە دەبینە سەر لەگەڵ ئەوەشدا زۆری ئەو نرخە
زۆری ئەو مۆلیدانە شوای کردەکەەوە کاریگەری لەسەر ژینگە شەوێتن بەڵام لەبەر نەبوونی نەخشە و پلان و ئایندەیەک لە بۆ چاکبوونی ئەو بابەتانە وەکو بڵێ هەر لە خەیاڵیشاندانەوە من پێم وابێ ئەگەر ئەدیسۆن کاتێک کارەبای دۆزیەوە بیزانی بە هەرێمی کوردستان بۆ دۆخە دەگات بیر لە شتێکی باشتر دەکردەوە مۆلیدەیەکی باشتری بۆماندادەنا یا کارەبای بە نەوعێکی تردا مەزرات کە هەرێمی کوردستان ئەمڕۆ دووساری ئەو گرفتانە نەدەوە بەڵام بەداخەوە فریاەوە نەکەتەوە بتوانانی کەشێک کوردستان چارەسەر بکاتن باشە کەینی ئەمە لە کوردستان دەرێن گرفتی کارەبامان نەما کوردستان بوویتە وڵاتی گرفتەکان گرفتستانی پێ دەڵێن ئێستاکە هەموو شتێک گرفتە لە کوردستان یعنی کێشەیەک ئێمە زانیمان لە وڵاتێک گرفتێکە بێ خەڵکەکە داوا دەکات لەگە حکومت چارەسەری ئەو گرفتە دەکەن بەڵام ئێمە نازانین گرفتەکان کامە چارەسەرکەین ئاو کارەبا مۆلیدا موچە ژینگە خزمەت گوزاری ڕێگە و بان کامیرەی پوینت و پوینت یعنی ئەوە هەموو یەک گرفت لە دوو گرفت لە دوو گرفت وڵاتی گرفتەکان ئێمە دووچاری وڵاتێک بووینە کە پێی دەوترێ وڵاتی گرفتەکان مامەسە چۆن چارەسەر دەبێت چارەسەر ناکرێت لەبەرەوە هیچ ڕۆناکایەک لە وەزا نابینیم کەوا چارەسەر بکرێتن کە تۆ پلانت نەبیتن بەرنامە نەبی چارەسەری چی دەکرێت یعنی لە پاش 32 ساڵ تۆ چارەسەرت پێ نەکرێت کە چارەسەرت پێ دەکرێتن یعنی ئەمڕۆکە سەیری عولەمە بکەی سەیری هەموو جیهان بکەی ئەو بابەتانە ئیوەنیە کە باسی بکرێ بێتە سەر شاشەکانی ڕاگەاندن باز لە نەبوونی کارەبا بکرێ باز لە نەبوونی نازام چ بکرێ یعنی بەڕاستی دەتوانم بڵێم مراوەغەیەکە تەنیا مادیکردنی خەڵکە بە ئاو بە کارەبا بە موچە بە ئەرزاق بە نازانم بەچی تەنیا کەسبی وەقت دەکرێ و مەباتەڵی پێدەگوترێتن ئەگەر دڵنیامە ئێستا کە ڕێگە بە چەند کەسێکی دڵسۆز بدرێتن دەتوانم بە زووترین کات چارەسەری کارە باش بدرتن لە هەمان کاتیشە بەرپرسان دەڵێن ئێمە کارەبامان زۆرە دەفرۆشینە وڵاتانی تر بانێکە و 22 هەوا خەڵک سەری لەو هاوچی شێ دەرناچێتن بەڕاستی ئەوەیە بابەتەکان زۆر بەخێر لە سەرکەوتنە ڕێز ئەتوو ئەو ماگەی چەند پارێ مۆل دەدا وڵا ئێشتا نەمدا بەزان پێری عەفدە ڕوبعەکەمە عەفدە ڕوبعەکەم بەری زۆر نییە وڵا زۆرە بەستێکە کاک کارەبایەکە تەعامل لاکە هەر ئەوەندەی دەدا ئارێوە ئەدیو لەبوو فەقیری بارگرانی نییە وڵا بارگرانی بەستێکە ناعیلاج یارێ بیکەی کەینێ باش دەبی وڵای سوانم خوار زانم پێ دوایە باش بی ئینشاڵڵا باش دەبێت تەمای خۆی ئارێ وڵا حاجی دۆخی کارەبای کووە وڵی کارەبا باش نییە باش نییە ئارێ وڵی دۆ باش نییە وڵی نازانم لێم بۆ بامانم لە قوشتە پێ بە کارەبا باش نییە باش نییە لەوێ ئارێ وڵا نرخی مۆلیدەی چەندە والله نازانم من ئاگام لێنێ من دەرەیدەن ئارێ لە هەندێک شوێن لە هەولێر بە حەفدەیە بە شازەیە ئەو گران نییە لەوێ نازانم بە چەندە من نایدەم من دەرەیدەن باش ئەگەر ئەم پێرێک بە حەفدە و بە شازدەبی بۆ فەقیر زۆر نییە بەڵا زۆرە بەس ئیش نییە ئیشەوێ قیمەتی نییە کارەبا و ئەو ئیش نییە ئێستا ئیش نییە وە کاسبی نییە باای من باوی کرێ ڕێگە و خواردنەکە نابمەوە یعنی بای کرێەکەی دەرناچی دەرناچی کرێ سیاری و خواردنە و ئەوە پێشترێژەوە بازارنەوەیان ئێستا نییە وڵی ئیسانیە پێشتر باش بوو پێشتر باش ئارێ ئەو معاش تاخیر بوو موچە دواکە و تاسیریە بوو ئەی چۆن لەوە تاسیری هەیە ئیستا معاش نییە ئەوە بە 2000 بە دوو کەینێ باش دەبی وڵی خوازانێ خوا کەریمە ئینشەڵڵا خوا ڕەحم بۆ ملەتەیەکە سلام بخير باشا سلام والله عيب لنا الحمد لله شو كار كسابة والله درت زيك ايش قال وي باشتر نابي كار باشا اري والله يزول باشا خلك يدري ايش باشنيا وخرافه وديهم بغداد شعار بس تكا ما ايش باشنيا بغدادي او بغداد الشعار بس تكا قيش نبي كنز خو ما ادري ايش مدزناك ايش هناك كنز خو ما هناك نع على هناك روزانة تندي في هذا كي والله روزانة عايبين اري والله زور باشا بس زيادة وشا زور زيادة فين بريدو في كهربايكو باشا خرا كهرباء والله هي ما مصات صعيب دي كهرباء لو يباشتر باشا اري والله لو يباشتر تخوا بيستار ساعة ثانية بقرآن يقدق كهرباء ما نابرقا فيس كان كنا برهيت كوفيس كان اقا فيس كابري كهرباء كلا يخول عدي خوي زياد بينكو عايبين يا درجة راسي بيستار ساعة اري والله لو يباشتر دي ما مصتا كنا بيردنا بس صار كهرباء دي نعمتي خوايا اري والله اري والله نعمتي خواي تبارك وتعالى ام بيري مولدي سند ديتو كرات سني هشنو ده هزار كت سني بلاش اخر كهرباء هبي سني لا ده 5000 سني لا قرهبي كهشنو هزار ما استبوت شازده وعفده بلاش 20000 باشا كهرباء هبي اها بردام هبي بلاش بخوي ما مستستر
ئەتۆ قسانت بەجددیە بە قورعان بەجددیمە لە قورعانی گەورەتر هەیە والله بەڕاستیمە بەجددیمە بیستیشت بێ باشە ئەرێ بە قورعان ئەم قسە نەی BBC لە چێ بینی يقولوا فقير نيتي كاك باكاسي بكا هيا هذوم عربة هم عربة سيرنا والشاري ذاك تما شايف بزانا وش فرض عارضي هم عرب ما ردي وخركستك هم موسي بزيشتي فلو زي بزيشتي بغداي بزيشتي هم ماريش ذاك ما يتسي ئیمەش تۆ بەغدایش شو من نازم والله تاكيدني ولا سروي بتا بغداي فيش مرقة تسوبي أريون أريون يعني وزعت بدرت والله يا من بدر موزع من نازن كل ولا ما زاد اسمك زي بخواي لبكاسبي أري والله أري والله ماما زور ممنون هیوادارم هەر بازارت خۆش بی هەر کارەبات بی 4 سەعات بی والله زۆر سپاس دەکەم مامۆستا زۆر بەخێر بێ بەڵای زان و خۆشەویستانەوەی بینیتان و بیستان سەرنج و تێڕوانینی بەشێ لە وڵاتیانی شاری ئەولێر بوو لەسەر دۆخی کارەبا لە هەرێمی کوردستان بەگشتی وڵاتیان نیگەرانن لە دۆخی کارەبا هەتاوەکو ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانیوە کارەبای 24 کاتژمێری با وڵاتیان بدات لەلایەکی دیکەشەوە نرخی ئەمپێری مۆلدەکان زۆر گرانە لە هەندێک شوێن گەیشتۆتە 17,000 دینار کەوەش بارگرانیەکی یەکجار زۆرە بە وڵاتیان و خەڵک داوا دەکات حکوومەت پاڵپشتی مۆلیدەکان بکات و ئەوانیش نرخی ئەمپێری مۆلدەکان کەم بکەنەوە. نرخی بەرمیلە گاز لە حکوومەتی عراقی بە 99,100 دینارە بەڵام ئەگەر بتەوێت بەرمیلە گاز لە هەرێمی کوردستان بکڕی بە 150,000 دینارە. داواکارم حکوومەتی هەرێمی کوردستان گوێ لە وڵاتیان بگرێت و کەمێک ئەم بارگرانیان لەسەر کەم بکاتەوە. بەشێ لە وڵاتیان دەڵێن نەکار کارەبا نازانین باسی کام قەیران بکەین و ڕۆژ لە دوای ڕۆژ بارگرانیمان لەسەر زیاد دەبێت. تا پرۆگرامێکی دیکە هەمووتان بەخوای گەورە دەسپێرم هەر شاد و کامەران بن خواتان لەگەڵ.